لە 34 ساڵی ڕابردوودا هەر کات هێزە ئۆپۆزیسیۆنەکان و خەڵک ڕەخنەیان لە پارتی وێکێتی گرتبێت و هۆشداریان لەبارەی کەلێن و مەترسیەکانی حکومڕانیان دابێت، ئەو دوو حزبە لە ڕێی میدیا وابەستە و دابەستەکان پەلاماریان داون و سەرجەم ڕەخنەکانیان ڕەت کردووەتەوە. بەڵام کاتێک ناکۆکی نێوخۆییان پەرە دەسێنێت، دان بەو ڕاستیانەدا دەنێن کە خەڵک و ئۆپۆزیسیۆن وتویانە. حکوومەتەکەمان دز و دەخەڵ و فاسدە. حکوومەتێکی فاسدە حکوومەتەکەمان بەجێگر و بە سەرۆکی حکوومەتەوە. من لێرۆ پێتان ئەڵێم ئەگەر ئەو حکوومەتە فاسد نەبووە ڕۆژمان بەم ڕۆژە ناگەی، بەڵام حکوومەتێکی فاسدە و ئەو حکوومەتە فاسدە نەیتوانی بودجەی ئەو وڵاتە کۆکاتەوە و بە عەدالەتدا بەشی کا بەسەر خەڵکە. بەرپرسانی پارتی وێکێتی خۆیان دەزانن چیان چاندووە و چۆنیشی دەدورنەوە، هەر بۆیە کاتێک ململانێ و باڵباڵێنی ناوخۆیی تەنگیان پێ هەڵدەچنێت ئەوەی لە ژێر بەڕێیە دەیخەنە سەر بەڕە. شەڕێکی سەختی خوێنایی ناوخۆمان کرد. ئەوەی ئێمە شەهیدمان کرد و چوونە سەرمێتەکەی کوڕی فەقیر و هەژار بوو. ئەوەی ڕەفیقەکەی منیش لە تەنیشتمان شەهید و هەر کوڕی فەقیر و هەژار بوو. وڵاتمان کاول کرد، ئەوەی باسیش پێی نەکردین، ئەوەی داگیرکەرانی کوردستانیش پێی نەکردین، ئێمە بە میلەتەکەی خۆمانمان کرد. ئەتوانم بڵێم گەورەترین هێزی خۆمان لە شەڕی ناوخوا لە ناو برد. نەک خراپتر لە بەعسیان بە خەڵک کردووە، تەنانەت بەرپرسانی پارتی وێکێتی دانیان بەوەشدا ناوە کە پەنای ئەنفالچی و ئەو کەسانەیان داوە کە خەڵکی کوردستانیان کۆمەڵکوش کردووە. من لەو چەند ساڵە ڕەنگە دەیان جار دەتوانم برێم هەر وەختە برێم سەدان جار سەردانی مەنتیقەکانی عەرەبی ئەو ناوام کردێ لەگەر ڕئیس عەشیرەتەوانەی عەرەبی دانیشتیمە. زۆریش لەو قیادانەی کە کاتی خۆی قیادەی ئەو نەهامەتی سەر کوردستانیان دەکرد ئێستاش لە هەولێرە. ئێستا پەشیمانن، دەزانن کورد چییە، پارتی چییە، سەرۆک بارزانی چییە. ئێستا دەزانن، ئێستا بە خۆیان دێنە لای مە قسەم دەکەن. یەکێک لەو کەرتانەی بەردەوام لە ژێر فشاردا بووە دەسەڵاتی دادوەری و دادگاکانن کە نە پارتی کار بە بڕیارەکانی دادگاکانی سنووری سلێمانی دەکات و نەیەکێتی جۆ بۆ بڕیاری دادگاکانی سنووری هەولێر دەگرێت، هەر خۆشیان هۆکارەکەی دەڵێن. یەک داواکاری بێت باسی دادوەر و دادگال بەلای من بکەن. من خۆ باشیان دەناسم، خۆشم لەوێ بوو، وەختی خۆشیان زۆربیان ئەوانەی ئێستا نازان، بەڵام کۆنەکان دەزانن ئەمرم کردو بەسیاریان وا بکەن. ئەمە ئەم شانە بم باز بکە. دادگا لە سلێمانی و نازان لە هەولێرش عینشتا تەلەفۆنێک لە مەکتەبی کاکفڵانەوە دەکرێن و بۆیان دەکەن و تەواو بڕای. ئەم شانە بم باز بکە. دادگا سەربەخۆ نییە لە کوردستانە، بە تایبەتی لە سلێمانی لە هەولێر ئاسڵەن سەربەخۆ. من خۆم کابراایەک بووم مەسئولێکی گەورە بووم، لای مام جەلال بووم، تەلەفۆنم کردو بۆ دادوەر وتمە ئەوە وتێتی بەسەرتا ئێستا جێبەجیان. ئەو قسانە بۆ من مەکەن، ئەمانە بۆ خەڵک بکەن، ئەمانە خەڵک باوەڕی بۆ شتانە نەماوە. دادوەر تاک قوبات دایدنێ بە تاکید بەخسێت پێی دەڵێ وا بکە، ئینا بەیانی لا دەبێت لای دەبێت. زیاتر لە 3 دەیە خەڵکی کوردستان گلەیی و ناڕەزایی لە دەستەمی پارتی وێکێتی دەردەبڕن. ستەمەکە هێندە ڕوونە، هەر کات بەرپرسێکیان تووڕە دەبێت دانی پێدادەنێت. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە ئەوەیە ئەم دان پێدانانە هیچ سوودێکی بۆ چاکسازی و ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی نەبووە.